چی بکەین بۆی بتوانین حەقیقەت ڕاستیەکانی ژیان و کوردایەتی خۆمان قبوڵ بکەین؟ گلێ بێ ئەمە بەستەکی بە فەرهەنگۆیە فەرهەنگ تۆ ئەلعان مەسەلەن شوانێکی کورد لێرە هەڵەچێ دەریا بڕێ خۆی گەێنێتە ئەوروپا نازانێت نان بخوا نازانێت دانیشێ نازانێت قسە بکات هیچ نازانێت دوای ساڵێک فێری ئەوێ نان بخوا فێری وێ باش دانیشێ فێری ئەوێ دەرگا کە ڕۆیە دەرگاکە بگرێت تا نەدا یەکێتر لە پشتیوێ بۆی نەدا لێو ئەم فێرەمان نابێ ئەمە خۆی ئەم دەرسیان پێ نەداوە چاوی بنی و دەبینێ ئەوە فەرهەنگ کۆلێجێکی ڕایگانە خەڵکی تیا پەروەردە بێ ئێمە بەداخەوە هێشتانە تازە ممکنە سەرەتایی یەکەمین هەنگاوی ئەو فەرهەنگە بین بەڵام زۆرمان ماوە بەداخەوە خۆ ئیتر ئێمەی کەممان بەسەران نهاتووە میلەتە ئەم میلەتە ئەو کارە ساتانە بکەین کە بەسەر میلەتی کووردا هاتیە بەدەیان پڕۆگرامیشی لەسەر پێی تەواو نابێتە بەداخەوە